لا شاری ئەولێر و لا کۆنگرێکی ڕۆژنامەوانی هەردوو ڕۆژنامەنووسی وەرشی سەنگەر زرار و زاگرۆزنانەکەلی بەرهەمیاوەشیان پەرتووکی کورد لە تۆپی عێراقدا بڵاو کردەوە. پەرتووەکە لە 2 توێی 498 لاپەڕەیی باسی نزیکەی 250 یاریزان و ڕانەر و ناوژیانی نێودەوڵەتی کردووە کە وا درێژی هەڵبژاردەکانی عێراقیان پۆشیوە. لا پەرتووکەکەدا باسی هەموو کارەکتەرانە کراوە کەوا لە تۆپی عێراق بەشدار بوونە لە ماوەی 71 ساڵی ڕابردوو. هەردوو ڕۆژنامەنووس و نووزەری وەرزشی ماوەی 7 ساڵ خەریک بوونە تاوە کۆم بەرهەمەیان چنیوەتەوە. بەڕاستی شتێکی زۆر گرنگیان کرد لە بۆ مێژووی تۆپی کوردستان و عێراق. هەروە بەنسبەت ئەو یاریزانانەی مەسەلەن کار لە کاتی خۆی لە هەڵبژاردەی عێراق یاریان کردووە. هەتا ئێستا ئەو جیلانەی دادی مەسەلەن کەسەوانە هەلە بیریش نەمایە، هەندێکیان مەسەلەن مردوونە، هەندێکیان ئێستا لە ژیان ماون. ئەوەش مەسەلا خۆی هاندەرێکە لە بۆ ئەو یاریزانەی داهاتوو ئەوانیش بتوانن وەکو ئەوانی پێشوو ناوی خۆیان لە مێژووی وەرزشی کوردستان و عێراق تۆمارکن. ئێمە وەکو دوو ڕۆژنامەنووسی وەرشی و دوو نووسەری وەرشی کارمان لە ماوەی 7 ساڵدا کارمان لەسەرەوە کردیە کە مێژووی نزیکەی 250 یاریزان و ڕایەنەر و ناوژیوانی نێودەوڵەتی کورد لە ماوەی 71 ساڵدا دیکۆمنت بکەین لە ساڵی 51 تا هاوینی 2022. ئەمان زمانەوەیە کە بۆەوە بوو مێژووی وەرشی یا وەرشی وەرشکارانی کوردستان نەفەوتێ، بۆیە کە بیرمان لەوە کردەوە کار لەسەرەوە بکەین باشترەنەوە کار لەسەر شتی جیهانی بکەین لە کتێبی جیهانی. ئێمە لەم لایەنەوە زۆر هەژارین، پێویستە لەمە دووە هەموو ڕاگەیاندکارەکانیش کە بیر لەوە بکەنەوە کە کار لەسەر مێژووی وەرشی کوردستان بکەن بۆی بە دیکۆمنت بکرێ بە ئارشیڤ بکرێ، چونکە مێژووی وەرشی کوردستان زۆر دەوڵەمەندە، بەڵام بەهۆی ئەوەی کەس ئاوڕی لێ ناداتەوە هیچ لایەنێک هیچ دەستگایەک پەراوێز خرایە و کەس شارەزایی و یعنی زانیاری لەسەر نیە.